6 ساڵ بەسەر ڕووداوەکانی 16 ئۆکتۆبری 2017 تێدەپەڕێت ئیدارەکی سەپێنراوە ستا حکمی کەرکووک دەکات. ئەو ڕووداوانە کاریگەری زۆری لەسەر ئەم ڕۆژی کوردستان هەبوو. هێشتا ئاوارەکانی کەرکووک نەگەڕاونەتەوە شوێنەکانی خۆیان، دۆخی ئەمنی لەوێ خراپە، بۆشای ئەمنی دروست بۆ پێشمەرگە نەگەڕاوەتەوە بۆ شوێنەکانی خۆی. بەڵام بۆچی 16 ئۆکتۆبری 2017 بەو شێوازە ئەم کارەساتە گەورەی لێکەوتەوە، ئەم خەیانەتە بۆچی ڕوویدا، ئەم ڕووداوانە بۆچی داهاتی کوردستانیان گۆڕی؟ زیاتر قسە دەکەم لەگەڵ میوانەکەم بەڕێز دکتۆر محەممەد خورشید، یاریدەدەری بەرپرسی مەکتەبی ڕێکخستنی کەرکووک گەرمیانی پارتی لێرە لە ستەدیۆ لەگەڵ ما. دکتۆر زۆر بەخێر بێ. زۆر جار پرسیار دەکرێت 16 ئۆکتۆبری 2017 چی ڕوویدا؟ ئامانج لێ چی بوو و ئەو ڕووداوە چی لە کوردستان گۆڕی؟ بەناوی خۆی گەورە، ئیمڕۆ یەکێک لەو ڕۆژە ڕەشانەیە لە مێژووی نوێی هەر چوار پارچەی کوردستان کە دوژمنانی کورد توانیان لە ڕێگای ناپاکی هەندێک کەس لە نێو کوردستان لە نەولایەنێکی سیاسی سەنگەرەکانی بەرگری واڵا بکەن، دەرگاکان بکەنەوە بۆی کە ناوچەیەکی یا ڕووبەرێکی یەکجار فراوانی کوردستان کە بە خوێن و فرمێسک و خەبات و ئارەقەی پێشمەرگە و خەڵکی کوردستان لە ماوەیەکی یەکجار زۆر پارێزرا بوو و ئەو ڕووداوە جیهانی هاتنی هێزە تیرۆریستیەکانی داعشیش هەبوو کە پێشمەرگە توانی ئەو ئەفسانەیە تێک بشکێنێ، بە تایبەتیش لە پارێزگای کەرکووک کە کاتێک هێزەکانی ئەرتشی عێراق ڕایان کرد تەسلیم بوون، بەجێیان هێشت هێزی پێشمەرگە توانی زۆر بە ئازایانە و بوێرانە شوێنەکانیان پڕ بکاتەوە و لێەوە بەرگری دەستی پێکرد. بەداخەوە هەموو ئەو خوێن و فرمێسک و بەرگریانە بەناحەق فرۆشرا لە ناوچوو بە ڕێکەوتنێکی ژێر بەژێر و دەرەنجامەکەی ئەوە بوو کە کورد لەو بارودۆخە سیاسیە، نێودەوڵەتیە، دیپلۆماسیە، ئابووریەی کە هەی بوو چەند هەنگاوێکی زۆر گەورە پاشەکشەی پێ بکرێت و ئەگەر بەرگریەکانی 20 ئۆکتۆبر و 26 ئۆکتۆبر لە پردێ و سحێلا و لە ناوچەکانی تر وەکو مەخمور و شوێنەکانی تر نەبووایە، بتەکیت پلانەکە ئەوە بوو کە باشووری کوردستان و ئەو سیستەمەی کە هەیەی لە باشووری کوردستان هەڵبووە شێندرێتەوە و حکوومەتێکی ناوەندی سەپێنراوە ئێستا بۆیە هەرێمی کوردستانیشی بەڕێوە باشە لە بەرژەوەندی کێدا بوو ئەگەر بەو شێوازە کە باسی دەکەن لێکەوتەکانی 16 ئۆکتۆبر و ڕووداوانەی دیکەی بەدوادا بەهات بە کێ قازانجی دەکرد لەم حرەکەی لەم کارەکە کرا؟ گرفتەکە ئەوەیە ئەگە پرسیارەکەت بۆ نێوخۆی کوردستانە، تەمەن لە نێوخۆی کوردستان هیچ کەس قازانجی ناکرد، بەڵام ئەقڵیەتی با بڵێن کورتبینی هەندێک بەناو سەرکردە لەو سەردەمە بە بێگەڕانەوە بۆ قیادەی پڕئەزمموی خۆیان، بە بێگەڕانەوە بۆ قیادەی هەرێمی کوردستان ئەو بڕیارانەیان جێبەجێ کرد و پێیان وابوو کە لەو مەرحەلەیەک دڵی دەوڵەتێکی هەرێمی خۆشەکەن و هەندێک دۆستی نێوخۆیش بۆ خۆیان زیاترەکەن و بەپێی ئەو زانیاریانش کە دواتر بڵاو بۆ دیار بوو ڕێکەوتنێکی ژێربەژێر کرابوو کە چەند ملیۆن دۆلارێکیان پێ بدرێ، ئەویش لە ڕێگای فرۆشتنی نەوتی قاچاغەوە. باشە دکتۆر، لە دوای 16 ئۆکتۆبرەوە هێزی جیاواز هاتنە ناو کەرکووکەوە، هەوڵیان بۆ تێکدانی پێکەوەژیانی پێکهاتەکان و دموگرافیای کەرکووک بەگشتیدا. وەکو پارتی دموکراتی کوردستان لەوێ چۆن هەوڵتاندا ئەو پێکەوەژیان و پەیوەندی نێوان پێکهاتەکان قوڵتر بکەنەوە کە ئەو کاریگەریانی لەسەر نەمێنێت؟ بەداخەوە لە دوای 16 ئۆکتۆبر و ئەو ناوپاکیەی کە کرا، تەبەن ئەو نەسیجە کۆمەڵایەتی کە لە پارێزگای کەرکووک هەبوو تێکچوو بەوەی کە وەکو لە پێشەکێکەش جەناب بدوت زۆرینەی خەڵکی کەرکووک کوردن و ئەو زۆرینەیە ئیهمال کرا و پۆستەکانی لێوەرگیرایەوە، دەسەڵاتەکانی لێوەرگیرایەوە کە بە شێوازێکی با بڵێن شەرعی لە ڕێگەی هەڵبژاردنەوە ئەو پۆستانیان وەرگرتە بوو و خەڵکی تر لە شوێنیان دانرا و سەپێنرا و پاشەکشێ بە مافەکانی کوردستانیان یا بە مافەکانی زۆرینەی خەڵکی کەرکووک کرا، چکە کوردستانیان لەوێ زۆرینەن و ئەوە تێکدانێکی گەورەی دروست کرد. پارتی لە ڕێگای سەرکردایەتی خۆی هەر دوای بەرگریەکەی ئەو داستە قارەمانانەی کە کرا لە 20 و 26 ئۆکتۆبر هەوڵیدا چێ لە ڕێگەی پەیوەندی نێو دەوڵەتەکانی، چکە ئەبێ بینەرانی بەڕێز و ئێوەش لە بیرتان بێ کە
حسارێکی زۆر تند لەسەر هەرێمی کوردستان هەبوو، تەنانەت فڕۆکەخانەکان ڕاگیرا بوو، سنوورەکان ڕاگیرا بوو، ئەو کاتە بوو کە سەرۆکی حکوومەتی هەرێمی کابینەی هەشت بەڕێزنێکی ڤان بارزانی یعنی توانی ئەو حسارە بشکێنێ و لە کۆبنەوەی کۆمیتەی ناوەندی پارتی بڕیار درا کە هەموو پشگیری ئەو هەوڵانە بکەین بۆ یەک کوردستان لەو هەنگاوە قورسانی کە هەیە دەربرن و لە زمنی ئەوەش ئەو گفتوگویانە بوو کە لەگەڵ حکوومەتی عێراقی کرا بۆی کە جۆرێک لە جۆرەکان ئێمە بتوانین ئەوەی کە بەسەر پارێزگای کەرکووک بەسەر شنگال بەسەر بەتایبەتی جەنۆسایدی دووز ناوچەکانی تر هاتووە لە مەرحلەی یەکەم یعنی ڕای بگرین لەگەڵ ئەمەشا بەداخەوە لایەنێکی سیاسی تر یا ڕاگەانی لایەنە سیاسەکان وایان نیشانەدا کە هیچ نەبووە کە ئەوەش بۆ ئێمە بڕاستی زۆر ئەستەم بوو یعنی کاتێک ئێمە لە پارتی بە خەڵکمانەوت هەوڵمانەدا بە UN مانەوت سەگەل بینەرانی ئێوە لە بیریان بێت پارتیەکان کە ئاوارە ببوون هاتن لێرە لەگەڵ بەردەم کۆنسولی ئەمریکا ڕێپێوانیان کرد لە بەردەم UN ڕێپێوانیان کرد بۆی پەیامەکان بگات وەکو خۆی لایەنێکی تر هات ئەوت ئەوە ڕاست نییە ینی ئەوەش گرفتێک بوو بۆ ئێمە تا ئەو لایەنە چۆن قەنەعات پێ بکەین کە بە ئەو شتانێکی ڕوویداوە ڕاستە بەداخەوە ئێستاش ینی ئەو حاڵەتانێک کە هەیە پارتی هەر بەردەوامە لە ڕاگررتنی بەڵام وەکو لە ئیخباری ئێوەش هات مەسەن ئەمڕۆ جارێکی تر ویستویانە ئەو سەربازگەیی کە بۆتە ڕەمزی غەدری ڕژێمی بەعس لە گوندنشینانی کوردستانی دەوروبەری کەرکووک لە ساڵی 1970 ئێستا جارێکی تر ئەیکەنەوە بەسەر باز. زۆر باشە دکتۆر لە دوای ڕووداوەکانی 16 ئۆکتۆبرەوە بارگاکانی پارتی لە کەرکووک داخراون بینیمان کە لە ماوەی مانگی ڕابردوودا بە بڕیارێکی محەممەد شیع سوودانی بەڕێکەوتن لەگەڵ حکوومەتی هەرێم بڕیار بوو کە بارگاکانی ئەنجومەنی سەرکردایەتی پارتی بکرێتەوە بینیمان کە چی ڕوویدا عەرەبی شۆڤینی ڕێگریان لەم کارە کرد. ترس لە گەڕانەوەی پارتی بۆ کەرکووک بۆچی بەم شێوازەیە و پارتی چەندە هەوڵی دا و پارێزگاری لە مافی خەڵکی ڕەسەنی کەرکووک بکات. من ئەگەر ئیجازە بدەی ڕاستێکەمەوە بارگەکانی پارتی دانەخراوە بەڵکو داگیر کرا بارگای ئێمە لە داقوق بارگای ئێمە لە پردێ بارگای ئێمە لە دووبز بارگای ئێمە لە لەیلان بارگای ئێمە لە کەرکووک لە چەندین بارگە و ماڵی هەڤاڵانی ئێمە و بارگا فەرعەکانی ئێمە بارگای ڕێکخراوە جەماوەرەکانی ئێمە لە ئافرەتان لاوان قوتابیان لە سندیکاکان یعنی هەمووی بە یەک پاکێج ئەگەر باز بکەین هەروەها بارگای حزبی شعبی تورکمانی داگیر کراوە ماڵی هەڤاڵانمان داگیر کراوە تاڵان کراوە سوێندراوە و ئەو بابەتە تەبەن گفتوگۆی یەکجار زۆری لەسەر کراوە چ لە سەردەمی حکوومەتەکەی عەبادی چ لە سەردەمی حکوومەتەکەی کازمی و بەڵام لە حکوومەتی هەتا لە سەردەمی عادل عەبدولمەهدیش بەڵام لە پێکهێنانی ئەم جارەی حکوومەتی عێراقی لە بەرنامەی کاری حکوومەتی عێراقی لە بڕگەی 13 ئەو بابەتە وەکو بەرنامەی کار جێگیر کرا بە هەوڵی وەفدی پارتی و بە تایبەتی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان جەنابی کاک مەسرور بارزانی کە هەوڵێکی جدیدا لەسەر ئەو مۆزوع ئەوەی جێگیر کرد و لە مەجلس نوابی عێراقی پەرلەمانی عێراقی دەنگدانی گشتی لەسەر کراوە ئەو کەسانشی کە هەتا لە شۆڤینیەکانیش دێن ئەڵێن وڵا ئێمە لەوێ نەبووین یاوە یا ئیتیهامی یەکتریەکەن ئەوانش دەنگیان پێدا چکە هەموو لایەنە سیاسەکان ڕێکەوتین لە زمنی ئەوە جەنابی سەرۆکوەزیرانی حکوومەتی هەرێمی کوردستان لە مانگی شوبات مانگی دوی ئیمساڵ نامەیەکی تایبەتی بۆ محەممەد شیع سوودانی نووسی و داوای لێ کرد کە ئەبێت مەسلەی ئاساییکردنەوەی ئەو ناوچانە لە شنگالەوە و ڕادەستکردنەوەی بارگاکان و ئازادی سیاسیەکان کە لە بڕگەی سیانزەی کارنامەی حکوومەتی عێراقی هاتووە حکوومەتی ئیتیحادی ئەبێت چارەسەر بکرێت لە زمنی ئەوە بوو بڕیارەکە دەرچوو بەڵام بەداخەوە ئەو بارودۆخەمان بینی و ئەو جیاوازی کردارمان بینی لەگەڵ ئەو شۆڤینیانەی کە هاتبوون ڕێگەی خەڵکیان گرتە بوو دژی بڕیارەکانی حکوومەت ڕاوەسابوونەوە لەگەڵ ئەو هاوڵاتیە مەدەنیانەی لە 2 کە ویستیان ئەو ڕێگریە لا بدەن ئەو بوو 4 شەهید درا 17 بریندار درا بەڵام بابەتەکە ڕادستی محکمە ئیتیحادی کرا ئەو کاتەش من هەر لە ڕێگەیانەکان و لەو نامەیە کە تایبەتیەکە نووسیومە وتم ئەوە اختصاصی محکمە ئیتیحادی نییە و ئەگەر محکمەی ئیتیحادی سیاسیانە بیر نکاتەوە بێ ئەوە ڕەفز بکاتەوە الحەمدوللا ڕۆژی چوارشەمەی پێشوە ڕەفز کراوەتەوە ئێمە چاوەڕێین بزانین ئایا دوای ئەوەی کە ئەو ئەرقلەی محکمە ئیتیحادی لاچووە حکوومەتی ئیتیحادی پابەندی بڕیارەکەی خۆی ئەبێ یا جارێکی تر لە ڕێگای حکوومەتی مەحەلیەوە خەڵک هانەدا بۆی ڕێگری بکرێنەوە. بەڕێز دکتۆر محەممەد خورشید یاریدەدەری پرسی مەکتەبی ڕێکخستنی پارتی لە کەرکووک گەرمیان زۆر سپاس کە لە ستۆدیۆ لەگەڵمان بوویت.